ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتەوەڵەکانی ڕۆژی دووشەممە سەر لە بەیانیەکەی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران، گیان لە دەستانی ڕێبوار ڕەشیدی کاسبکاری بریندار لە نەخۆشخانەی سنا، مەرگی 27 هاوڵاتی بەهۆی نقمبوون لە بەنداوەکانی پارێزگای ورمێ، تێکدانی ژینگەی مەریوان لەلایەن هەلپەرستان و دوژمنانی ژینگە، ئامادەی هێزەکانی یەپەژە بۆ بەرگری لە هەرێمی کوردستان، مانگرتنی بەردەوامی کرێکارانی پەیمانی و پرۆژەی سەنعەتی نەوت، کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی فولات لە چەند شاری ئێران، ناڕزاتی پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی مۆحیبی کەوسەر لە تاران، دۆخی خراپی تەندروستی کرێکاران بەهۆی گەرما لە باشووری ئێران و شکنجە و ئازاری شەریفە محەممەدی لە زیندانی ڕەشت. درێژەی هەوڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 31 پوشپەر خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە شارەکانی کرماشان، تاران، شوش، ئەهواز، ڕەشت بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. لە شاری کرماشان خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی هاوڕێ لەگەڵ خانەنشینکراوانی مخابرات و فەرهەنگیان کۆبوونەوەیەکی گەورەیان بەڕێوە برد. خانەنشینکراوان بە وتنەوەی دروشت خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی شەریفە محەممەدی و هەموو بەندکراوانی سیاسی و مەدەنی بوون. خانەنشینکراوان هەروەها داوایان کرد ئاستی هەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری بڕواتە سەرەوە، گەڵاڵەی هاوسانسازی هەقدەست بچێتە بواری جێبەجێکردنەوە و بیمەی دەرمانی کارامەیان بۆ دابین بکرێت. یان لە دەستانی ڕێبوار ڕەشیدی کاسبکاری بریندار لە نەخۆشخانەی سنا. ڕۆژی یەکشەممە 31 پوشپەر ڕێبوار ڕەشیدی کاسبکاری بەستەریکراو لە نەخۆشخانەی سنا کە پاش نەشتەرگەری چوو بۆ کۆماوە بە دوای 2 هەفتە گیانی لەدەستا. ڕێبوار ڕەشیدی ڕۆژی 14 پوشپەری ئەم ساڵ لە سنووری بانە بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بە سەختی بریندار کرا. ئەو کاسبکارە بەهۆی سەختی برینەکانی لاقێکی لەدەستدا و سیەکانی عفونەتی کرد. پاش نەشتەرگەری ئەو کاسبکارە خێزاندارە چووە کۆما و ڕۆژی یەکشەممە بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستا. مەرگی 27 هاوڵاتی بەهۆی نقمبوون لە بەنداوەکانی پارێزگای ورمێ. سەرۆکی ئۆرژانسی ئازەربایجانی غەربی ڕۆژی یەکشەممە 31 پوشپەر ڕایگەیاند لە سەرەتای ساڵی تازەی هەتاویەوە تا بە ئەمڕۆ 27 شارۆمەند لە ڕووبار و بەنداوەکانی ئەو پارێزگایە نقمی ئاوبوون و گیانیان لەدەستاوە. ئەو بەرپرسەی ڕژیم وێڕای ئاماژەدان بە گیان لەدەستانی 27 کەس لە سەرەتای ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ ڕایگەیاند کە 10 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی ئامارەکان ڕێژەی خنکان لە بەنداوەکانی پارێزگای ورمێ بە نیسبەت ساڵی ڕابردوو 50% زیادی کردووە. ساڵی ڕابردوو 14 کەس خنکابوون و 2 کەس بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کرابوون. تێکدانی ژینگەی مەریوان لەلایەن هەلپەرستان و دوژمنانی ژینگە. بۆنیادی ژینگە دۆستانی زاگرۆس بە بڵاوکردنی دەیان وێنە لە بارودۆخی دارستانەکانی مەریوان ڕایانگەیاند. دەیان هێکتار لە لەوەڕگە و دارستانەکانی ئەو شارستانە بە مەبەستی لێدانی ویلا لەلایەن هەلپەرستانەوە لە ناوچووە. بەشێک لەو وێنانە کە لە ناوچەی ڕەشدێ و دەوروبەری وزەخانەی بەرقی مەریوان هەڵگیراوە، نیشانی دەدات کە دوژمنانی ژینگە بە ئەنقەست دارستانەکانیان ئاگرداوە و بەشێکی زۆر لە دارەکانیان بە ئەنقەست بڕیوە. پێشتر ئەنجومەنی سەوزی چیای مەریوان سەبارەت بە لە ناوچوونی دارستانەکانی مەریوان هۆشداری بە دەوڵەتدا بوو، بەڵام بەرپرسانی ئەو شارە هیچ هەنگاوێکیان بۆ پاراستنی ژینگەی ئەو شارە هەڵ نەگرتووە. ئامادەی هێزەکانی یەپەژە بۆ بەرگری لە هەرێمی کوردستان. ڕۆژی یەکشەممە 31 پوشپەر سەدان ئەندامی یەپەژە لە کۆبوونەوەیەکدا لە شاری ڕەقا ڕایانگەیاند کە بۆ پاراستنی هەرێمی کوردستان لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورکیا ئامادەن.
ئەو کۆبوونەوە کە لە مەیدانی نەعیمی شاری ڕەقە بەڕێوە چووە و فەرماندەی هێزەکانی یەپەژە تێیدا بەشدار بوون، با ڕێزلێنان لە یادی هەموو گیانبەخت کردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری دەستی پێکردووە و بەشدار بووان ڕایانگەیاند دەوڵەتی تورکیا هێزە ئیسلامگەرەکان بۆ ناوچەکانی پاراستنی میدیا لە هەرێمی کوردستان دەگوازێتەوە. زۆربەی ئەو هێزانە چەکدارانی پێشووی داعش و ئەوان ئامادەن کە بۆ بەرەنگاربوونەوەیان بڕۆن هەرێمی کوردستان و هاوڕێ لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بەرگری لە خەڵکی باشووری کوردستان بکەن. مانگرتنی بەردەوامی کرێکارانی پەیمانی و پرۆژەی سەنعەتی نەوت. ڕۆژی یەکشەممە 31 پوشپەڕ کرێکارانی پەیمانی و پرۆژەی سەنعەتی نەوت بۆ 31مین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی درێژیان بە مانگرتندا. ماوەی یەک مانگە کرێکارانی پەیمانی و پرۆژەی سەنعەتی نەوتی ئێران لە ناڕەزاتی بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی دەستیان لە کار کێشاوەتەوە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕەژیم نەچووە بەدەم داخوازیەکانیانەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان وەلانانی پەیمانکار دابینکردنی بیمە و ئیمکاناتی ڕفاهی وەلانانی جیاوازی تەزمینی ئەمنیەتی پیشەی و نێکردنەوەی گرێبەستەکانیان بوو. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سانەتی فولاد لە چەند شاری ئێران. خانەنشینکراوانی سانەتی فولادی ئێران ڕۆژی یەکشەممە 31 پوشپەڕ لە شارەکانی ئیسفەهان، تاران، ئەحواز و قایمشار بە پەیڕەواڵی هەر یەکشەممە کۆبوونەوە. خانەنشینکراوانی سانەتی فولاد خوازیاری گەڕانەوەی کرێکارانی لەسەر کار دەرکراو بۆ سەرکارەکانیان، ئازادکردنی شەریفە محەممەدی، زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی و گەڕانەوەی سربەخۆیی بە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی فولاد بوو. ناڕەزاتی پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی محەبی کەوسەر لە تاران. ڕۆژی یەکشەممە 31 پوشپەڕ پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی محەبی کەوسەری تاران دەست بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی محەبی کەوسەری تاران خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، چوونە سەرەوەی تارەفەی پەرستاری، دامەزرانی هێزی کاری نوێ، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات و پێدانی سەختی کار و کارانە بوون. شانی باسەکە ئەندامی شۆڕای باڵای نظام پەرستارانی ئێران ڕۆژی ڕابردوو ڕایگەاند و کە مانگانە 150 بۆ 200 پەرستار لە ئێران کۆچ دەکەن. کۆبوونەوەی ماڵدزراوانی شرکەتی مدیران خودرۆ لە تاران. ماڵدزراوانی شرکەتی مدیران خودرۆ ڕۆژی یەکشەممە 31 پوشپەڕ لە بەردەم پێشانگای نێودەوڵەتی تاران کۆبوونەوە و خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. بە پێی زانیاریەکان بەڕێوەبەرانی شرکەتی مدیران خودرۆ مانگی بە فرامباری ساڵی ڕابردوو بە بیانووی هاوردەکردنی ئۆتۆمۆبیلی بیانی پارەیەکی زۆریان لە خەڵک وەرگرتووە و ئێستا داوای 200 نەتوەنی دیکەش دەکەن. بەردەسەرەوەی نرخی ئۆتۆمۆبیلەکان لە حاڵێکدا کە پێشتر بەرپرسانی شرکەت بەڵێنیاندا بوو ئۆتۆمۆبیلەکان لە ماوەی 45 ڕۆژدا ڕادەستی کڕیاران بکەن، بەڵام ئێستا وەڵام دەرەوەی زیانی خەڵکیشنی. دۆخی خراپی تەندروستی کرێکاران بەهۆی گەرما لە باشووری ئێران. بەپێی راپۆرتی شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی سەنعەتی نەوت، بارودۆخی تەندروستی کرێکارانی نەوت بەهۆی گەرمای سەرووی 50 پلەییدا خراپە و بەرپرسانی ڕۆژیم هیچ بایەخێک بە تەندروستی کرێکاران نادەن. بەوتەی بەرپرسانی ڕۆژیم شەپۆلێکی گەرما ئێرانی گرتووەتەوە، ڕێژەی مەسرەفی بەرق بە تایبەت لە ناوەند و باشووری ئێران ڕێکۆردی تازەی تۆمار کردووە. هەر بەو بۆنەوە بەرقی ئیدارە دەوڵەتیەکانیان بڕیوە و ناوەندە سەنعەتیەکانیان ڕۆژانە لەگەڵ چەند سەعات پڕانی کارەبا بەڕەوڕوو بوونەتەوە. گەرمای بێوێنەی هاوینی ئەمساڵ تەندروستی کرێکارانیشی خستوەتە مەترسیەوە و بەرپرسانی ڕژیم و بەڕێوەبەرانی شرکەتە پەیمانکاریەکان لە دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بۆ کرێکاران خۆ دەبوێرن و ئەگەر کرێکارێک نەچێتە سەر کارەکەشی بێکار دەکرێت.
ئەشکەنجە و ئازاری شەریفە محەممەدی لە زیندانی ڕەشت. لە ڕۆژانی ڕابردوودا تیمێکی لێپرسینەوەی وەزارەتی اطلاعاتی کۆماری ئیسلامی لە تارانەوە چۆتە زیندانی لاکانی ڕەشت و شەریفە محەممەدیان بە مەبەستی دامپێدانانی زۆرم لێ ئەشکەنجە و ئازارداوە. پاشکاردانەوەی کۆمەڵگای جیهانی لە ئاسەپاندنی سزای ئیعدام بەسەر شەریفە محەممەدی و ناردنی دەیان نامە لەلایەن سەندیکا و ڕێکخراوە کرێکاریەکانی جیهان بۆ بەرپرسانی قەزای ڕژیم، وەزارەتی ئیتلاعات تیمێکی لێپرسینەوەی بۆ وەرگرتنی ئەترافی ئیجباری لەو چالاکە کرێکاریە ڕەوانەی زیندانی لاکانی ڕەش کردووە. بە وتەی کومیتەی بەرگری لە شەریفە محەممەدی ناوبراو لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بە سەختی ئەشکەنجە و ئازار دراوە و داوا لە هەموو ڕێکخراوە کرێکاریەکان و ناوەندەکانی مافی مرۆڤ دەکرێت بۆ پاراستنی گیانی ئەو چالاکە کرێکاریە هەوڵەکانیان چڕچڕ بکەنەوە. دوا هەواڵمان سەبارەتە بە هێرشی پۆلیسی فەڕەنسا بۆ سەر کەشاوەرزانی ناڕازی. ڕۆژی یەکشەممە سیبیەکی پوشپەڕ کەشاوەرزانی فەڕەنسەوی لە شاری لا ڕۆشێل دژ بە نەدانی حەقئاوا خۆپیشاندانیان کرد، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردە سەریان و 12 کەسیان دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتەکان کەشاوەرزان لە ئاسنەدانی حەقئاوا لە کاتی کەم ئاوی و دابینکردنی مەخزەنی گەورەی ئاو بۆ سەنعەت ناڕزایەتیان دەربڕیەوە، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردوتە سەر ناڕازیان و وێڕای برەنگدارکردنی 5 کەس 12 خۆپیشاندەریشیان دەست بەسەر کردووە. بەڵازدان و خۆشەویستان گەشتیوەڵەکانی سەرلەبانیتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەمولایەکتان.